سڵای خوا لە هەمولایەک ئەمڕۆ دروستکردنی شێلم بە ترش پێکاتەکانی لە بەردە ساولای هەموو کەس دەزەکەوێ ئەمە قڕنابیتە جنیومە لەگەڵ شێلمەکەیە سەعاتێکە بێت لە ئاو خۆیا دامناوە ئێستا و ئاوڕۆکەم دواتر بێکەوە ئەیبینین چێکی ئەوستا لە ئاو خۆکە دەرێنین هەر ئاەکی وەسیتی پیاکە سڵای خواتان لێ بێ دووبارە حازرە کەرەسەکان وتم با ئێستا نامۆی بەبەرچاوتانەوە بێ سەتڵێکی بەتاڵمان هەیە پاک سەتڵێکی بەتاڵ لەگەڵ ئەمە شێلم و قڕنابیتەکەی شردومانەتەوە لە ئاو خێمان کردبوو لێرە کەلەر میستورمان هەیە لەگەڵ چەوەنەر تۆزێک کەلەرمەکە من یەک سەلکی بچووکم جنیوە تۆزێکە خەینە بنی سەتڵەکەوانێ ئەستا چەوەنەرەکە کۆتەتە ژێر و پیشاتانیە لێرە نیوە و ئەترەوە هێوا چێژاوە شتە کەرەسەکانی تێ ئەەکەین بەڵام پێش هەموو شتێ بیرتان نەچێ من مەجموعەیەشتم ئەلێرە داناوە بە ئەوتان پێ بڵم لەبەرەوەی شێلم بەترش سرکەی تێناکرێ یا خەل من ئەم سێدەنگ خورمایە ئەکەمە بنی سەتڵەکە بەڵام ئەو لە بەرچاوتانە قاپی ئای پاکم لایە هەرسێکی لەناو قاپی ئای پاکەکەم ئەو دنکێ چێونەرەکەوتۆتە ئاوەکەوە پاکە سێدەنگ خورما ئەکەینە بنی سەتڵەکەەوە ئەو سێدەنگ خورمایە ئەمە بە پارچە قوماشێکی پاک من ئەمەم دروست کردووە ئەتا ئەیبینن دووریومە ئێستا لێرایە بۆیە هەمووی قەپات نەکرد بۆی بیبینن ئێوەش لەگەڵ ترشمان هەیە ترشی خەڕ ئەمە تەوان بەکار نەهاتووە بەڵام ئەگەر یەکێک ئەمین نەبوو لە شتەکەی لە پێشا جوان پاکی کات ئەنجا ئاوەکو کیسەیە تورەکەیەکی لێ دروستکە ئەهێنین ترشەکەی تێ ئەەکەین ئەو من دەزۆکەم پێوە بەجێشتۆ بۆی پێوەی بدورم ئەم ترشە ئەەکەینە ناو ئەم چەنێکی ئێوە بزانین کە جێگی هەبێ ئاو هەڵمژێ ئێتر تۆ خۆ دەتوانی نابێ زۆریش بێت ئێتر خۆ تۆ بەوە ترشی ناکەوێت یا خۆی ئۆتۆمات بەوە ترشە بێ ئێستا من ئەمە ئەدورم یە مۆلاتان پیشاتان هەیە ئەو بەم شێوەیە تورەکەکەیمان بۆ دووریوە ئێستا ترشەکە لەناو ئەو تورەکە بچووکەیە کە حازرت کردووە لێرانەیە ئەو ئاوی کە هەمانە بەس لە بروی باش تەڕبێت هەر ئەوەنە یەک کەڕەت ئەیکەینە ئاوەکەوانێ و ئەوە بۆ پاکی ئەو کەرەسەی بەکارهێنی ئەوە سەتڵەکەیە لە بەرچاوتان ئەمە ئەەکەینەوە بنی دیسان هێواشواش کەرەسەکانی تێکەین وتمان یەک کەلەرمی بچووکن هەیە لەگەڵ کیلۆیەک چەوەنەرە تقریبەن 2 کیلۆ شێلمە یەک قڕنابیتی بچووکە خۆ ئەگەر دەسێکە و گوێزەری مۆریان با بڵێن ڕەشی پێ ئەوترێ ئەوەش زۆر شتێکی جوان و خۆشە لەگەڵی بێ بەس من لەم کاتەیە دەسم نەکۆتووە زۆر کەسێ هەر قڕنابیتی تێناکا بەستانی زۆر خۆشە لەگەڵی ئەو چۆنەرەکەی جوانجنیوانە هیچ شتێکی نەقڵێنن چونکە زۆر کەسێ ئەو چۆنەرە سوورە قوڵپێکی پێەیە باشترە نێکێ بەم شێوەیە باقیاتی کەرەسەکە ئەکەینە ناوی لێرا بەس ئای و خوێ ئەمێنێ تێکی تۆن خوێ ئەوێت بەڵام چونکە شێلم و قڕناویتەکەمان لە خوێدا نەبوو ئێستا زۆری خوێ تێناکەین بەڵام خوێ پێویست ئەبێ لە ناوی بێت
ئەتوانی بڵێ کەوچێکی چشتی تێەکەم لەگەڵ ئاوی تۆڵ ئەوەی کەرەستەکان پێێتە سەر ئاو. بەم شێوەیە ئەوستا هەمووی کەوتۆتە سەر ئاوەکە دیقەتی بم ئێتر لەوە زیاتری تێمەکە با خۆی ڕێنی جوان باتوانێ. ئەمە هەڵەستین سەری سەتڵەکە ئەنینەوە داخین مەودای 2 ڕۆژ هەتا 3 ڕۆژ دوای ئەوە سێریەکەم یەمۆلاتان پیشانتانەیە چەندێک گۆڕانکاری بەسەرا هاتووە. لێرا بە بسمیللا سەری سەتڵەکەمان نەنینەوە. بسمیللا ڕەحمان ڕەحیم. سەرکەوتوو بن یەمۆلاتان پاشەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ. سڵاوی خۆتان لێبێ. شلم بە ترشەکە پاشی 3 ڕۆژ سەری هەڵەیەمەوە ئێستا لەگەڵ ئێوە منیش ئەیبینم. بسمیللا ناوی خۆ. کە ئەو کەفەشی کەمەی دروست کرده بوو یە زۆریش بە مشکلە نییە، یعنی ئەمە شتەکەت نەجاحەتی هێناوە. وەش بینن ئێشتا تێکم نەیەوە ئەوها ئەوانی کە لەسەرەوە وەستاوە جارێ هەر سپیە، بەڵام ئێمە تێکی نیستە لە بەردەمتانە ئەبینن. چاو لێ زۆر جوانە، زۆر بۆنی خۆشە. ئێستا لێرایە تامێکی ئەەکەین بزانم خێی کفایەتە، ئەگە خێی بەس نەبوو ئەوات خێشی تێ ئەەکەین. بسم الله الرحمن الرحيم. خوي أبيت أوني كوشكيكي تشيش بخوي تيكين شكل أولا نما نورا خوي طاي تيكين هلوني كوشكيكي تشيش واردن وإيمج لم شونانا لبرين حرارة من طبيعية خوي لكروسان بيوستي بينية بس ليرة لأوروبايا پێویستە یەک پەرداخ ئەزاینی تێیەکەم با بڵێن خەلی ناتورالە، با بڵێن هی طەبیعیە. تۆ توانی زەردەکەی بێت، سپێکەی بێت، هەر کامێکیان بێ مێرکەکە هیچ گرنگ نییە، مهم پەرداخێکی تێیەکەم زۆر نا. ئەیش لەبەر ترشێکەی نا، بەس لەبەرەوەی ئەو شتانی ناوی بەرگە بگرێ و نەڕزێ. پەرداخێک ئەتوانین بڵین 200 ملیلیتر بۆ سەتڵێکی ئاوا کیفایەتە، 200 بۆ 250 و ڕەنگیشی جوانە بێت. ئەمە دیسانەوە سەریە نێمەوانێ ئەتوانم بڵم تا 3 ڕۆژی تر ئەتر بە کەڵکیەوەیە کە لی تێکی بۆ خواردن. ئێستا دیسانەوە سەریە نێمەوانێ و بە خۆتان ئەسپێرم تا 3 ڕۆژی تر خۆتان لەگەڵ. سڵاوی خۆتان لێبێ. پێم وتون لە دوای 3 ڕۆژێمەوە لای ئێستانە دوای 4 ڕۆژە دوێنێ پێم نەکرا. ئێستا منیش لەگەڵ ئێوە سێریەکەم. ماشەڵڵا زۆر جوانە، بۆنی زۆر خۆشە. ئەوەش ڕەنگەکەیەتی ئیبینن ئەو تا هەنێکی لە کەلەرمەکە هێشتا تاو ڕەنگی نەیاوەتەوە، بەڵام تەڵەن تا بمێنێتەوە جوانە بێ. ئەوەش ترشەکەی کە لەبەر چاوتانان دووری و کردمە ناوی، ئەمە بۆی هەیە هەر لە ناوی بێت. جا لە ناوی بێت ڕەنگەیاتەوە تامەیاتەوە، هیچ ئەشکالێکی نیە. ئێستا تۆزێکی لێ تێکەین. بسم الله الرحمن الرحیم. ئەشتوانی لەم کاتەشا بزانی ئایا خوێی کەمە یان نا. نا زۆر مەزبوطە، زۆر بەتامە. هیوام وایە بەدڵتان بێ شتێکی سەحیە، شتێکی خۆشە بە هەموو خواردنێکەوە. بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ڤیدیۆیەش. هیوام وایە ئێوەش ئێمە لەبیر نەکەن و هیلاکیمان بە هەدەر نەیەن، لایک و سبسکرایب بدان، لەبیر نەچێ هەچ کۆمنتێکتان هەیە بەسەر چاو جوابی وەرەگرنەوە. بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.